هەڵبژاردننی پێشوەختەی عراق بە چاودێری نەتۆیە گردووەکان لە وادەی خۆیدا بەڕێوە چوو. پاش هەڵبژاردننی دەسەی سەرۆکایەتی پەرلەمان لە کەشێکی گەرمدا ململانی نێوان لایەنەکان قوڵتر بووەتەوە. ئەمە شەقامی عراقی بەگشتی نیگەران کردووە. لەوەکو شەقام چۆن ئێستا هەڵبژاردننی پێشوەخت کرا و لە دەنگی شەقام و مزاهرات و ئەوانە وای کرد کە ئەو حکومەتە نامێنێت حکومەتێکی تازە بێت بۆی ئەم حکومەت تازە ئەوەی لەسەرە ئەم ئەرکە قورسەی لەسەرە و سیاسەکانش ئەو ئەرکیان لەسەرە ئەرکەکە چییە؟ ئەرکەکە ئەوەیە کە کرژی و سیاسی و ئاڵۆزەکان بخەنە ئەولاوە بێن حکومەتێکی نیشتیمانی خزمەتگوزار دوور لە دەستی دەرەکی دوور لە دەستی ناوەکی بۆ ئەوەی بتوان بە هەمویانەوە بە هەموو سیاسەکانەوە بە هەموو شتە جوانەکانەوە شتێکی جوانتر پێشکەش بکەن کە ئەوش خزمەتگوزارێک کە خەڵکی چاوەڕوانێت. بەشداریمان کرد لە هەڵبژاردننی خولی پێنجەمی عێراق و پرۆسەکە بە سەرکەوتوی کۆتایی هات. ئێستا وەکو ئەوەی لەسەر خەڵک و لەسەر هاوڵاتی بوو کە بەشداریکردن بوو لە پرۆسەکە و هەڵبژاردن بە سەرکەوتوی کۆتایی هات وەکو کۆتایی هێنان بە پرۆسەی سەرۆکی پەرلەمان و سەرەتای دروستبوونی حکوومەتێکی نوێ کە وەکو خەڵکی خورمات و چاوەڕێین دامەزراندن دروست بکرێ وەک لە ڕووی تەندروستیوە لە ڕووی ئەمنیوە سێ ڕای هەبوونی زۆر کێشە بەڵام چاوەڕێین دروستبوونیەکی نوێن چاوەڕێین حکوومەتەکە سەرکەوتوی کۆتایی پێبێت. ئەوەی کە ئەمڕۆ زۆرترین کورسی هێناوە مقتەدا سەدرا ئەویش وا براری داوەکە کوتلەی گەورە حکومەت پێکەیە واتە لە دوای 2005 تا ئەمڕۆ هەموو شتەکان بە شێوەیەکی تەوافقی بووە بەڵام ئەم جارە ئەوەی کە براری لێدراوە کوتلەی گەورە حکومەت پێبێنێ دیارەمە کێشە و مەشاکل دروستەکە لە نێوان لایەنە سیاسیەکان یعنی پێچیە زۆر بە ئاسانی ئەم حکومەتە تەشکیل نەکرێت. شەقامی عراقی بەگشتی چاوەڕوانی پێکێنانی حکوومەتی نوێی عراقا بۆ چارەسەری زۆربەی پرسەکان لەوانە بودجە و خزمەتگوزاری و دامەزراندن و تەندروستی و ئەمنی. وەرزی زستانە و کەش و هەوای عراق ڕادە لە بەرسارد بووە بەڵام ڕەوشی سیاسی هاوشەوەی گرکانە لە وڵاتدا جگە لە چاوەڕوانی شەقامی عراقی چاوی هەرێمایەتیش لەسەر عراقا بۆ چارەسەری سیاسی تاکو وڵات بەرەو کەناری ئارامی سیاسی بڕوات. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورماتوو.